بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم لە دەرسی پێشووە باسی ئەو دەوڵەتە موسڵمانەی کە لەمە و پێش یا لەمە و دووە کە بەرەو پیری ئەڕۆین چۆن ئەبێت و چ شێوازێک ئەبێ، باسی حڕیەتی فکرمان کردایە کە ئومەتی ئیسلامی چ حڕیەتێکی فکری بە ئەفرادەکانی خۆی ئەدا، چۆن بیر ئەکەنەوە، بە چ کەیفیەتێک هەر جۆرە فکرێک داخڵ ئەبێ بە ئومەتی ئیسلامی. ئومەی ئیسلامی چۆن مامەڵەی لەگەڵا ئەکا و چۆن لە مەیدانی حیوارە بەرامبەرەکانی ڕائەگرێ و هیچ تند و تیژێک و هیچ سانسۆرێک تند و تیژێک لەسەر فکردانانێ، فکر مطلقە و حڕە. ئەمڕۆ لە خزمەتانە باسی حڕیەتی عەقیدە ئەکەین. ئایا هەر کەسێک لەژێر دەسەڵاتی موسڵمانانە بێ ملکەج ئەکرێ بە ئیسلام و هەر ئەبێ موسڵمان بێ؟ ئایا مافی ئەدیانی تر چیە لەناو ئومەتی ئیسلامی، عەقیدەکانی تر بە ئەنواع و ئەشکاڵ شێوازیانەوە، وەلەو ئەخەسترین و خراپترین جۆری عەقیدەیان هەبێ، ئایا لەناو ئومەی ئیسلامیە جێگەیان ئەبێتەوە جێگەیان نابێتەوە؟ سەرەتا چینە خزمەت قورئانی پیرۆز کە ڕەب العالەمین یاسایەکی گشتی دائەنێ بۆمان کە ئەفەرمێ لا ئیکراهە فی الدین. ئیکراه و زۆرکردن لە هیچ کەسێک لە ناو دینی پیرۆزی ئیسلامە تەواجودی نییە. عولەما ئەفەرمون ئەم لایە لای نافیەیە، لای نافیە لە زمانی عەرەبیە واتە ئەو شتە وجودی نییە، یعنی ئێوە بە هیچ شێوازێ مەیکەن. ئەفەرمون النفي أولى جزما من النهي. نفي أجر خواي قرب يتا لا تكرهوا لقال أويك أفرم لا إكراه في الدين. لا إكراه زور بهستر الأزمان عربية وتبهيش شوازك هجور إكراهك لناو أيني بيروزي إسلاما نية وتواجدي نية وأمريكي شتيايا نهيكي زور بقوتي تيايا كبهيش شواز النبي وإكراه كان لهيش كسبوي مسلمان ببه. رب العالمين همو إنسان كان خلق كردوه وأفرمي وقل الحق من ربكم فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر. حق لا يخوى جل جلاله كمشيئته إيمان بينه كمشيئتي شيء هي بكافر به، واتا مشيئتي كفر وإيمان بدز إنسان خويتي. ليرا إمل عقيدة باكي أمتي بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم تي أجين لما سلي أويك إنسان حريتي هي حريتك بريتيا لحريتي اختيار خوي بميلي خوي اختيارك. آيات شي اختيارك شي اختيارناك. أمتي إسلامي بيسي بويك أو اختياراتاني خوي لا تبني كرني هر فكرك لفكرة كان وآزادية ببرامبرك بدريت شون بكسيكي مسلمان أدين آزادي مسلمان ببا بهمان شواز كابراي كافريش آزادي خويتي كاتك كفر هل أبجيري. محمد غزالي أفرمي أحصيت أكثر من 100 آية في القرآن الكريم. أفرمي زياتر لصد آية من القرآن بيروزا كوكردوا تتضمن حرية التدين كهرهم يعني حرية تدين ودينداري وخواناسي أتسبين أسلمين. لا قيمة للتدين إكراها بهيش وهذه قيمة يجنية لتدين وديندارية أجر بزور أم تدين أو بكري بسر خلقه بزور إجبار كرن كمسلمان بن. إسلام دينك زوري تيانية زوري ناوي بو خلقك مسلمان كبزور هيج حرمتك يجني خلق باهرهم بزور مسلمان بس إسفادي كان لي أكيد. لسورة التوبة كأواخر أو آياتانيك القرآن بيروزها هاتون تخوار وأفرمي فإن تولوا فقل حسبي الله لا إله إلا هو عليه توكلت وهو رب العرش العظيم. أجر كافران بشتيان كردو إيمانيا نهينا توبلي حسبي الله لا إله إلا هو عليه توكلت وهو رب العرش العظيم. نالي بيان كوجا نالي جنجيان لقلاك توبلي حسبي الله من بيامي خوم قانو يتريوش كيف خوتانا
من پشتی خۆم بەخوای گەورە ئەبەستم ئەو خاوەنی عەرشی گەورەیە. فەرمای شتێک هەیە زۆر ئەبێتە ئیشکال کە ئەفەرمێ ئومیرت أن أقاتل الناس حتى يشهدوا أن لا إله إلا الله وأن محمد رسول الله. ئەفەرمێ ئەمرم پێکراوە کە بکوژم یا بجەنگم. طبعا أقاتل لە زمانی عەرەبیە بە معنای جەنگکردنیە، یعنی ئەمرم پێکراوە جەنگکەم. جەنگ لەگەڵ کێیەکە؟ لەگەڵ کەسێک کە جەنگی لەگەڵا خۆ جەنگ لەگەڵ هەموو کەسێکە ناکرێ. هەر چۆن لەو ئاەتە پیرۆزە فەرمێ قاتلوا المشركين كافة كما يقاتلونكم كافة. قاتلوا بابی مشارەکەیە، یعنی تۆ ئەو ئەکوژیت و ئەویش تۆ ئەکوژێ. ئەو باسی محاربە، باسی هەموو کافر نییە. ئەبێ مەفهومە لە ذهنی خۆمانە ڕێکەینەوە. گەنج پێی وایە ئەبێ هەرچی کافر لەسەر زەویا بکوژرێ، وەها نییە. هەر لە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم هەتا ئەمڕۆ کافر و بێدین ژیانیان بەسەر بردووە و مقدساتی خۆیان هەمووی پایرەزرابوو لەناو ئومەتی ئیسلامیە و ئومەتی ئیسلامی جایەکتە بێتەوە سەر دەسەڵات هەر بە هەمان شێوازە بێ. بۆیە کەس بۆی نییە ئیکراهی هیچ کەسێ بکە. هەموو ئەو ئاەت و فەرمایشتانە هەمووی باسی کافری محاربە، هیچی باسی کافری مسالم نییە کە ئێستا ئەنواعی کافرتان بۆ باسەکەم. حتى پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ناتوانێت ئیکراهی هیچ کەسێ بکە لەسەرەوەی کە ئیمان بێنێ. خوای گەورە لە قورئان ئەفەرمێ ولو شاء ربك لآمن من في الأرض كلهم جميعا. بخوا خواجه لجلاله ئەگەر خۆی مەشیئەت و ئیرادەت بکە یەک کافر لەسەر زەویا نامێنێ، هەموویان ئیمانە هێنن. أفأنت تكره الناس حتى يكونوا مؤمنين. أو خوي نايوه إكراهيان كاتو بزور إيمان بين أيوة حريتيان هبه تو أي پیغمبري خوا صلى الله عليه وآله وسلم أتي بزور مسلمانان كي إيمان دار بن. إيمان شتيك لقلب إنسان، اعتقاد، عقيدة، فكرة. أبي لناخ وداب مزري كاري زور نية إيمان. بويا همو أو آية فرمايشتاني باس ئەکرێن لەسەر ئەوەی کە کافر لەسەر زەویە نابێ بمێنێ و بۆ شێوە هەموویان بابی مشارەکەیان بۆ بەکارهاتەوە. بابی ئەقتولو نییە، بابی ئوقاتیلووە. طبعا ئەقتولو یعنی بکوژە، ئوقاتیلو یعنی بجەنگە. ئەم دوو کەلیمە زۆر جیاوازە. بۆیە جارێک بەبیر مەکە گەنجێک فکری ئەم قورئانی بەناو قورئانی ئەمانەی بۆ دروست بوو ئەوی چۆن ئەبێ ئەم ئاەتە پیرۆزە ئەم فەرمایشتە پیرۆزە چۆن ئەبێ؟ نابێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شتی وای وتبێ ئومرت أن أقاتل الناس، هەرچی خەڵک ئەبێ بیکوژم. آخر پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەوەی نەفەرموو تۆ تێنەگەیشتووی. نەیفەرموو ئەمرم پێکراوە بکوژم، فەرمووی ئەمرم پێکراوە بجەنگم. جەنگ لەگەڵ کەسێکە ئەکرێ کە جەنگ بکە. اینجا الناس لە زمانی عەرەبیە ئەو ئەلفولامە عولەما ئەفەرموون ئەلفولامی جنسی تعمیم نییە، جنسێکە يعني بابلين عهدي ذهنية، يعني أمرت أن أقاتل الناس. بويا سيرك عيني لشرح الصحيح بخاري أفرمي أو الناس تنهى الناس مشركين جزيرة عربي ما بستو هيج كسيتر. بو چونك الفلام كعهدي ذهنية اللي أو أجينه. وأو آية بيروزة فرمي وقاتل المشركين كافة، هرشي مشرك لسر زويا هرهم يبكوجن نافرمي بكوجن أفرمي بجنجن لقال قاتلوا. ئەگەر جەنگیان لەگەڵا کردنێ وە جەنگیان لەگەڵاکەن چونکە بابی مشارەکەیە و ئەوش تەفسیلاتی زۆری هەیە لە فقهی ئیسلامیە. هەموو کافرەکان لەسەر زەویە ئەبنە چوار بەشەوە. هەموو کافر لەسەر زەویە ئەبنە چوار بەشەوە. لەگەڵ سیانیانە ئێمە مامەڵە ئەکەین، لەگەڵ دانەیەکیانە نەبێ. چوار جۆر کافر لەسەر زەویە تەواجودی هەیە. کافرێکیان پێ ئەوترێ ئەهلی حەرب، ئەوانن جەنگمان لەگەڵا ئەکەن. ئەوەش کەسی موسڵمان لە باسی جوندی موسڵمانە عەرزم کردوون، کەسی موسڵمان مەردە لە کاتی جەنگ و جیهاد و بەرەنگار بوونەوە پیاوە سەر شۆڕ ناکا بۆ بەرامبەرەکەی. ئەوە نییە خۆی زەلیلکە لە بەرامبەر کەسێکە لە بەرامبەرەوە وەستاوە. إذا لقيتم الذين كفروا فضرب الرقاب. کاتێک کە بەرابەری کەسێکی کافر ئەبێتەوە جوندی موسڵمان ئازادترینە. ئەلەوێ لەگەڵ ئەهلی حەربە قووەت و هێز و توانە و پیاوەتی و مەردایەتی کەسی موسڵمان دەرەکەوێت لە مەیدانی جەنگ و جیهادا. حتى ئەوەندەی زاڵەوی بەسەر کە زاڵەوی بەسەریانە ئەحکامێک سەر ئەگۆڕێ، توندێتی تۆ نامێنێ، نظامی تر دەست پێ ئەکا. ئەهلێکمان هەن ئەوە ئەهلی حەربن لە کافران، ئەهلێکمان پێوتێ ئەهلی ذمە، ئەوانن کە ڕازی ئەبن لەژێر دەسەڵاتی ئومەتی ئیسلامیە بژین و جیزیەی خۆیان ئەدەن، سەرانەی خۆیان ئەدەن. حتى ئەگەر ناوی جیزیە بگۆڕێ لە زمانی ئیمامی عومەرە قەومێک هاتن وتیان وەڵا ئێمە ناتوانین جیزیە بدەین. ئەبێ جیزیە بدەن، ئەگەر نابێت شتیوە وتیان نا ئێمە وشەکە ئەگۆڕین، نا ئەوکە بکەنە سەدەقە، ئێمە جیزیە بەلامانەوە زۆر قورسە.
وشەکە بەلایەنەوە زۆر زەحمەت بوو. ئیمامی عومەر فەرمووی قەومێکی ئەحمەق ناوەکەیان بۆ بگۆڕن جیزیەکەیان لێ وەرگرن. ئیجتیهادێکی زۆر گەورەی ئیمامی عومەر. مهم لە نەتیجە پارەکەیدا و دانیشتووە لەژێر دەسەڵاتی ئومەتی ئیسلامیە لە بەرامبەر ئەوەی زەکات نادا و جیهاد ناکە لە مەیدانی عسکەریە بەشداری ناکە جزیەک ئەدات و بۆ خۆی ئەژی. ئەهلی ذیمە ئایا تەنها یەهود و نەساران یان ئەدیانەکانی تر و هەرچی فرەقی سەرزەویە جێگە ئەبێتەوە؟ هەندێک لە مقەسرین یان با بڵێن هەندێک لە زانایان فکریان وا بۆ تەنها یەهود و نەسارا ئەگرێتەوە لەبەرەوەی لە قورئانە تەنها یەهود و نەسارا باس کراوە کە جیزیان لێ وەربگیری حتى يعطوا الجزية عن يد وهم صاغرون. تەنها باسی یەهود و نەسارا کراوە و توانە بەس یەهود و نەسارا. ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ لە زاد المعاد ئەو مەسەلە تەفسیلتر باس ئەکات ئەفەرمێ مەسئلەی جزیە لە لای ئەهلی با بڵێن ئەهلی سەلەف چەند ڕەیەک لەو مەسئلە هەیە. ڕەیەک هەیە ئەڵێ تەنها یەهود و نەسارا لیان وەرەگیرێ، ڕەیەکی تر هەیە نا. ئەفەرمێ قسەیەکی زۆر جوانی هەیە لە زادە لە بەرگی 5 پێم وابێ لە پەڕە 221 ئەفەرمێ مەسئلەی جزیە کاتێک کە تۆ لە کەسی بەرامبەری وەرەگری یەهود و نەسارا بە قورئان ثابت بووە. مەجووس ئاگرپەرست زەردەشتیەکان ئەفەرمێ بە سونەی پێغەمبەر صلی الله عليه و سلم ثابت بووە. و تەواوی ئەدیانەکانی تر ئیتر مشک پەرستە گاپەرستە هەرچی هەیە ئیلحاق ئەکرێ بەوانی ترەوە. بۆیە ئیشکالێک لێرە دروست ئەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ لە جەزیرەی عەرەبە بۆ لە مشرکینی قوڕەیش مەسەلەن مشرکینی عەرەب بۆ جزیە قبول نەکرد. ئەوانە عەبەدەی ئەوثان بوون بەتیان ئەپەرست و لێ وەرنە ئەگرتن. ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ ئەفەرمێ ئیمانیان هێنا پێش ئەوەی ئاەتی جزیە بێتە خوارەوە، چونکە ئاەتی جزیە لە ساڵی دەکانی هیجرەتە ئەخیرەوە هاتە خوارەوە. ئەوە ڕەیەکیش هەیە کە ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ لە یەهود و نەسارا لە ناو جەزیرەی عەرەبە وەرەگیرێ ئەوانەی کە عەرەبن، غەیری عەرەب لە ئەدیانەکانی تر هەر هەمویان لەژێر سوڵتە ئیسلامیە کە جێگیان بێتەوە هەر ئەدیانێکیان هەبێ جزیان لێ وەرئەگیرێ، گرنگ ئەوەیە جزیەی خۆیان بدەن و ژیانی خۆیان ئەگوزارێن لە ناو ئومەتی ئیسلامیە. واتە ئەهلی حەربمان هەیە کە جەنگ ئەکەن و ئێمەش لە بەرامبەریان ئەوەستینەوە جەنگیان لەگەڵا ئەکەین. ئەهلی ذیمەمان هەیە کە ئەهلی ذیمە بریتین لەوانەی جزیە ئەدەن لە هەر ئەدیانێک بن. مێژوش ئەمەی سەلماندووە، سێرەکەی بوذیەکان بتەکانیان ما لە ناو ئومەتی ئیسلامیە، سیرەکەی مەسەن مەجووسیەکان و ئاگرپەرست و زەڕادیشە و نازانم چی هەموو ئەدیانەکان بابلیەکان و سابئیەکان لە عێراقا زۆر و زەوەندە هەمویان تەواجودیان هەیە و ماویشتن و ئەدیانەکان هەمویان پارێزگاریان لێکرا، هەمویان جزیەی خۆیان ئەدا و دائەنیشتن و حەقیان نەبوو، کەسەقی نەوەسە تەدەیونی خەڵکەوە. بۆیە مافی عەقیدە و حڕیەتی عەقیدە لە ناو ئومەی ئیسلامیە لە ناو دەوڵەتی موسڵمانە زۆر گەورە و بەردەست. ئەمە دوو جۆر لە کافرن. جۆرێک ئەهلی معاهدەن فکرێک هەیە لەم ئەخیرانەوە لەناو حەرەکاتی جیهادیە دروست بوو، فکرەیەکی یعنی زۆر هەڵە کە تۆ نابێ مصالحە لەگەڵ کافراکەی جەنگ لەگەڵ هەرچی کافری سەرزەویە. ئەم فکرە زۆر غەڵەت. جۆرێک لە جۆرەکانی کوفر ئەهلی معاهدەن، ئەوەیە کە عەهد و پەیمان لەگەڵ تۆیە ئەکا 20 ساڵە جەنگی لەگەڵا ناکە، 10 ساڵ جەنگی لەگەڵا ناکە، چەندێ جەنگی لەگەڵا ناکە. معاهدە لە بینتانە هەیە پێوترێ ئەهلی معاهدە. ئەهلی معاهدەش پارێزراون بە هەموو شێوازێ ئومەتی ئیسلامی مامەڵەیان لەگەڵا ئەکەن. مەسەلەی ئەهلی معاهدە یا ئەهلی مهادەنە باشە هودنە، ئەمانەی کە هودنەیان کردو لەگەڵ موسڵمانانە یا عەهدێک لە بینیانە هەیە نووسراوە شتێکێ لە بینیانە لەگەڵ موسڵمانانە ڕێککەوتون بە شێوازێ لە شێوازەکان، ئەوانە جۆرێکی ترن لە کافر کە مامەڵەیان لەگەڵا ئەکرێ و مافیان هەیە لە ناو دەوڵەتی ئیسلامیە حتا بمێننەوە، مافی مواطنەیان هەیە. هەر جۆرێک لە جۆرەکان کە فقی ئیسلامی بە درێژی تێیە باس کراوە. جۆری ئەخیری کافر بریتیە لە کافری مستەئمەن، کافرێک یا ئەهلی ئەمان، ئەو کافرێک کە ئەمانی ئەدرێتێ. بابەتی ئەمان بابەتێکی گەورەیە بەڕێزانم. هەموو فەردێکی موسڵمان پیرەژنێک لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم گەنجێک کە تازە ڕشتی پێیا کردو پیرە پیاوێکمان هەمووان مافی ئەمانیان هەیە، وتی ئەم کافرە لای من مافی ئەمانیە ئیتر مافی پارێزراوە ئەو کافرە، کەس بۆی نییە تەجاوزکە لە حەقیە بۆ بازرگانیەتە ناو دەوڵەتی موسڵمان بۆ هەر شتێ، حتا ئەگەر لە ئەهلی حەرب بوو موسڵمانێ هاد ئیجارەی ئەم کەسەی کرد
وتی کاکە ئەمە من ئیجارەی ئەم کەسە ئەەکەم تاو ئەم کەسە تاو پارێزرا و سەلامەتە یەتە ناو دەوڵەتی موسڵمانانەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە کاتی فەتحی مەککە دەناوی فەرمووی ئەم دەناوە لەکوێ ئەگەر خۆیان هەڵواسی بە کەعبەوە بیان کوژن، چونکە زۆر ئازاری پێغەمبەری خۆیان دابوو صلی الله عليه و آله وسلم. شعریان ئەوت بەرامبەری زۆر کاروباری خەتەر و ئەوانیان کرد و بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بێئەدەبی زۆریان کرد. ئیمامی عوسمان معاهدەی کەسێکی کرد، یەکێک لەمانە ئەم هات ئەمانی دایە، پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەمری کردو بە کوشتنی ئەمانەتەکەی سەیدنا عوسمان خواردی و کەسەکە نەکوژرا ئازاد. و لە ڕوایەتێکە هاتووە ئافرەتێک هات ئەمانی دا بە کەسێکە دواتر پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بڕیاری کوشتنەکەی لەسەر لابرد و هەڵی گرت. طبعا لەو دە کەسە تەنها دوو کەسیان کوژان، هەشتیان دواتر بەهۆی ئەمان و ئەمنەوە کە پێیان درا هەر هەمویان ئازاد کران و هەمووشیان مسلمان بوون. ئەهلی ئەمان هەموو بازرگانێکی مسلمان ئەتوانێت چ کافرێک ئەوێ لەسەر زەویە ئەمانی بداتێ بێت. سیاحەت لە زمانی هەموو ئومەتی ئیسلامیە هەر هەبوو، ئێستش ئەبێ و دواتریش ئەبێ، هەر کافرێ ئەوێ بێت سیاحەتکە لەناو ئومەتی ئیسلامیە ئەمان وەرەگرێت ویە بە ئازادی. هیچ کەسێک بۆی نییە ئەمان بشکێنێ لەگەڵ معاهدە هەڵەیە بکە، لەگەڵ ئەهلی ذمیە هەڵەیە بکە. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمێ ئەلا من ظلم معاهدا أو انتقصه، ئەگەر کەسێک معاهدەمان لەگەڵا کردووە هات ظڵمی لێ کرد، بە سووک سەیری کرد، ئەو کەلەفەه فوق طاقته، یان مادام معاهدە ئەوان ئەرکێکی قورستری دا بەسەریە، ئەو ئەخەذ منه شيئا بغير طيب نفس، زۆری بۆ هێنا شتێکی لێ وەرگرێ، فأنا خصمه يوم القيامة. ئەو کەسە کافرە لە ڕۆژی قیامەتە نایە دەعوا لەسەر تۆ قەیدکە، پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەبێتە خەسمی تۆ لە ڕۆژی قیامەتە. بۆیە سوفەڕای دووەل کە لەناو دەوڵەتی ئیسلامیە تەواجودیان ئەبێ و ئەمنیان ئەدرێت، کەسێکیە بۆ بازرگانی بەیانی کافرێکی ئەمان وەرەگرێ و لەناو ئێمە لە پشتەری ئێمەوە دائەنیش. لەگەڵ ئەمریکا ئێمە جەنگمانە و کابرایکی ئەمریکیە لەوێ بۆ خۆی ماڵی خۆی دائەنێ، هیچ مسلمانێک دەسی بۆ نا، بەحەقی نییە بەسەریە، چونکە ئەوە لە ذیممەی پێغەمبەری خوایە صلی الله عليه و آله وسلم کە بە پێی ڕوایەتەکان بە توڵ و تەفسیل و درێژی باس کرا. ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بە درێژایی مێژوو ئێستا ئەمڕۆ هەندێک ئەفکار هەیە پێکەوە ژیانی ئاشتیانە و نازام چی ئەم شتانە کافر و بێدین بەردەوام فویان پیا ئەکەن تەنها بۆ ئەوەی ئیثارەی فتنەکەن لە بینی مسلمانانە. یعنی بیرکەنەوە ئێسێمە لە هەڵەبجەی خۆمانە زەمانێکی زۆر یەهودی لەناو هەڵەبجا بوون و کەسی شەقینەوە بەسەریانەوە، بۆ چونکە زەمانێکی زۆر گەورە هەیە لە ئومەتی ئیسلامی و هەڵە بەرامبەر بە کەس ناکەن. ممکنە بەرامبەرەکە هەڵە بەرامبەر بە من بکە، بەس من بە هیچ شێوازە هەڵم نییە بەرامبەری. بیرکەنەوە لە هاواریەکان چەند ساڵە بۆ خۆیان ماونەتەوە، کەسێک نەبووە زۆرێکیان لێ بکە بە زۆر کەسێکیان مسلمان کە، حەقت نییە بەسەریانەوە، وە مامەڵەشیان لەگەڵاکەی بەڵکو مامەڵەیەکی زۆر تەندروستیشیان لەگەڵاکەی، زۆر سادە لەگەڵیان مامەڵەکەی هەڵسوکەوتەکەی تەسەڕوفەکەی. بگرە لە شریعەتە هەندێک مامەڵەی ئینسانی هەیە، پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە ماڵی یەهودیانانی ئەخوارد، حتا ئەو زەهرەی کە کرایە خواردنەوە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە ماڵی یەهودیا بوو، پێشتری لەناو مەککە لە ماڵی موشریکە نانی ئەخوارد. یعنی هەندێک جار گەنج پرسیارم لێ ئەکەن ماوەسە فڵان کەس مەسەلەن پارەکەی ئایا حرامە، ئایا ئێمە لەگەڵ ماڵیان تەعامولکەین تەعامول نەکەین. تەسەوورکەن هەموو مشرکینی قوڕیش کۆبوونەوە ویسیان کەعبە چاکەنەوە، وتیان پارەی حەڵاڵی تێکەین. بۆچی کەعبە ئێستا چوارگۆشەیە، لایەکی خڕ نییە، مودەوەر نییە وەکو هێلکە کە لە ئەسڵا ئەو کەسێک کە چوو بێتە عومرە یا حەج ئەزانێ کە شوێنەکەی لە بەرامبەرەکە تۆ تەوافەکەی نابێ بە قەراخی ئەوە بڕۆی، ئەوێ لە پشتی ئەوە بڕۆی، نابێ بە ناویا بڕۆی. ئەوە هەیکەلێکە کراوە وەکو مانگێک چۆنە ئاوا لە پەرامبەر کەعبە دانراوە. لە ئەسڵا کەعبە تا ئەوێ کەعبە بوو. هەموو مشرکینی قوڕیش کۆبوونەوە وتیان پارەی ڕیبا و بەغی، واتە پارەی ڕیبا و پارەی ئافرەت بە ئافرەت پەیاکردن، ئەو دوو پارەیە با نەکەینە ناو ئەوە. هەمویان کۆبوونەوە ئەوانیان پێ پەیا نەبوو کە کەعبە چاکەنەوە، پارەکەیان مەوادیان هەموو حەرام بوو. بەینەما پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە دوای نبووەت لە ماڵی ئەمانە نانی ئەخوارد و بانگەوازی ئەکردن بۆ دینەکە. یەهود هەموو کاری یەهود لەسەر ڕیبا ئەڕوا، کەچی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە ماڵیانە نانەخوا، ئەصحاب مامەڵەیان لەگەڵا ئەکەن،
حتى لە کاروباری بازرگانیە دایکمان عایشە ئەفەرمێ ئەو درعی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم مەرهون بوو، ڕەهن بوو لەبەر ئەوەی چەند مشتە جۆیەکی لە کابرایەکی یەهودی وەرگرت بوو. بەینەما هەموو مامەڵەی کافران و بێدینان بۆ شێوازە لەسەر حرامە، کەسی مسلمان مامەڵەیان لەگەڵا ئەکا ئیلا مەسەلەی ذەبیحە نەبێ کە ئەو ئاژەڵەی ئەو حیوانەی کە کافر سەری ئەبڕێ مسلمان نایخۆ. ئەویش ئەگەر یەهود و نەسارە نەبێ لە هی یەهود و نەسارە و ئەهلی کتاب ئەخورێ. لە مەسەلەی تعزیەیەکی ئەبێ ئایا ناچی سەردانیکەی؟ مەگەر ئادابمان نییە بۆ ئەو کەسێک کە مردوویەکی لێ مردووە ئەڕۆی ئەڵێ ئەحسن الله عەزاءەکم، خوای گەورەیە تەعزیەکەتان بە باری باشە بۆ بگێڕێ. سنەت وایە ئەوە کەسی کافر و بێدین بڵێ کە مامەڵەیان لەگەڵا ئەکەی. بۆ سەردانی نەخۆشیان ناکرێ مەگەر ئەنەس بۆمان ناگێڕێتەوە فەرمێ غوڵامێکی یەهودی هەبوو مناڵێک گەنجێک هەموو جارێ هات خزمەتی پێغەمبەری خۆی ئەکرد صلی الله عليه و سلم لە مەدینە. ئەوە یەهودیە هات خزمەتی ئەکرد. فەرمێ کاتێکە نەخۆشکەت خۆشەویستمان چوو زیارەتی کرد، ئایادەی مەریضی کرد و هەکەدا ئەم بەشە ئینسانیە هەر هەمووی لەگەڵ هەموو جۆرەکانی ئەهلی ذمە و معاهد و ئەمانە بەکارێ. خولەفای ڕاشیدین هەموویان ئەمەیان جێبەجێ کردووە و هەتا ئێستش بە هەمان شێوازە. عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ خەلیفەی عەدل کاتێکەوە چووە کەنیسەی قیامە لە فەلەستین، کاتێکە پیان وەدوتیان نوێژ کە ئێرە شوێنی عیبادەتە، فەرمووی نوێژی تیان ناکەم. چووە دەرەوە نوێژی کرد، دواتر سەریان سوڕما بۆ لەم شوێنی عیبادەتەی ئێمە نوێژت نەکرد؟ وتی ئەگەر نوێژم تیا کردایە لە دوای منەوە مسلمانان ئەهاتن لەو صەلەیت فیها لأخذها المسلمون من بعدی، بەخوا لە دوای من مسلمانان هاتن ئەنۆ من شوێنی بەرەکەتە ئیمامی عومەر نوێژی تیا کردووە لە ئێوەیان ئەسەندەوە بۆیە نوێژم تیان نەکرد. تا ئەو ئەندازە ذەکا و بیری ئیمامی عومەر بۆی مافەکانیان نەفەوتێ. جارێکیان ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ دانیشتبوو خەلیفەی مسلمانانە ئافرەتێکی یەهودی هات لە ڕوایەتێک ئەفەرمێ ئافرەتێکی مشرک، ئەفەرمێ ئافرەتێکی کافر، ئەفەرمێ ئافرەتێکی غێر مسلمان هات پێویستێکی هەبوو داوای لە ئیمامی عومەر کرد کە بۆی جێبەجێکە. ئیمامی عومەریش بۆی جێبەجێ کرد بە فرسەتی زانی. فدعاها إلى الإسلام فأبت، بانگوازی کرد بۆ ئیسلام بەشک و مسلمان بی، باسێکی ئیسلامی بۆ کرد. ئافرەتەکەش ئیبای کردوتی من مسلمان نابم، ڕێگەی داوتی بڕۆ. ئەفەرمێ ثم أخذ يراجع نفسه، دوای ئیمامی عومەر زۆر پەشیمان هەر بەسەر خۆیان ئەچۆوە، زۆر پەشیمان بوو. اینجا دوعای دەستی بەرزە کرد و دوعای کرد ئەیوە اللهم أرشدت ولم أكره، خوایە خۆ ئاگاداری بەخوا ئێرشادی ئەم ژنم کرد، زۆرم لێ نەکرد بۆیە مسلمان بێ. تصور کە ئەمە طبیعەتی ئەهلی مسلمان و مامەڵەیانە لەگەڵ غەیرە دینە لە هەموو عەقیدە و ئەدیانەکان. بۆیە کە ئومەتی ئیسلامی جارێکترێتەوە سەردەور، ئەوە نییە هەموو جیهان جێگەی نەبێتەوە لەژێر ئەما و ئیتر هەموو جیهان بەرامبەری بوەستێتەوە، بەڵکو ئەو عەدلەی کە ئومەتی ئیسلامی بەرپای ئەکا هەموو کافران و بێدینان ئیسراحەتەکەن. بۆیە کاتێک کە عەمری کوڕی عاص نامەی نارد، کاتێککە میسر چووە ناو میسرەوە، زۆرێک لە ڕاهیبە زۆر گەورەکان ڕایان کردو لە دەستی زوڵمی نەسارا نامەی بۆ ناردن بۆی نووسین بەسەری بەرزەوە هەمووتان وەرنەوە هەمووتان پارێزراون. کاتێک کە هاتنەوە سپاسی خۆیان کرد کە نەجاتیان بوو لە زوڵمی ڕۆم، لەژێر عەدالەتی ئیسلامی ئیسراحەتیان کرد. حیاتی مستەشریقین ئەخوێنیتەوە، مەقالەکانیان لەسەر ئەم مەسەلە ئەخوێنیتەوە، شاهیدی ئەدەن خۆیان کە چەندێک مرتاح بوون لەژێر دەوڵەتی ئیسلامیە، هیچ یەکێک لە کەنیسەکان زوڵمی لێ نەکردوون، نە کەنیسە ڕۆمیەکان، نە کەنیسە با بڵێن قەیسەریەکان و ڕووسیەکان، بە هیچ شێوازێ زوڵم لەمان نەکراوە لەژێر دەسەڵاتی ئومەی ئیسلامیە دانیشتون. یەهودیەکان لە هەموو جیهانە ئیزدیهاد دەکران و ئەکوژران و ئەسووتێنران، لەناو ئومەتی ئیسلامیە بەقایان هەبوو بۆ خۆیان ئیسراحەتیان کردبوو. بۆیە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم حڕیەتی ئەدیانی هەندێک کتێبی تازە لەو بارەوە نووسراوە. ئایا چەندێ مافی شعائری دینی خۆیانیان هەیە؟ ئایا بۆیان هەیە شاعیرە دینەکانیان بە بەرز ڕاگرن مەسەلەن لە ڕۆژی جەژنی خۆیانە لە کاروباری خۆیانە؟ بەڵێ بۆیان هەیە بە هەموو شێوازەکان کاروباری ئیشی خۆیان جێبەجێ ئەکەن. حتا منەظەماتی مەدەنی کە ئەمڕۆ دروستەکرێ، زانایان و مەجامعی فقهی جیهانی ئەمڕۆ وتوانە ئەگەر ئێمە دەوڵەتی ئیسلامیمان دروست کرد مافیان ئەدەینێ لە ڕووی مەدەنیەوە چ کارێ جێبەجێ ئەکرد با جێبەجێ کرد. ئەوەی بە پێی دەستوری ڕۆژ بۆمان کرا لە خزمەتی بەرامبەرەکان و دابینکردنی عەدالەتی خوا لەسەر زەویە بۆ مسلمان و غێرە مسلمان یەکسانە. والله حەقی مواطنە
حق و مافی نەخۆشی کە ئەمڕۆ مەسەلەن یەکێکە لەوانەی خەستەخانەیەکت هەیە ئایا کافر و بێدین کە بێتە ناوی ئایا بەس بۆ مسلمان بەلاشە مەسەلەن ناوەڵا کافر و بێدین شتیایە بەلاشە ئەتوانێت ئیسفادەی خۆی لێ بکە حەقی قەرز لە دەوڵەتی مسلمانان زۆر بابەت هەیە لەم بابەتانە ئەوەی کە مواطن بێ لە ناو دەوڵەتی ئیسلامیە هەر هەمووی جێگەیان ئەبێتەوە كتابك نازدار هي بناوي حق المواطن والمواطنة في الدولة الحديثة المسلمة كمحمد علي الصلابي نوسيتي كتابك زورنا بلو باسا أجر كسبيه بالتفصيل أتواني أكتب بخيانته بزاني مواطني مسلمان وغير مسلمان طواي ما فكان ينتشي لنا دولة إسلامية كوتا قصة لخزمتنا أمي قصي ابن عثيمين باس كم لباسي أهل كفرة ابن عثيمين أفرميه أمرو أهل الذمة نية أهل الذمة ربطي بمسلمان وهي وجزيدان بأمتي إسلامي بلام معاهد أهل أمان هردو كان تواجد يعني هي لنا أمتي إسلامية أو خلقي بازرقانية ككافر وبيدين ويتئيرة يعني أو خلقي بو سفر وسياحة دي بهر شوازك لشوازك كان داخل بأمتي إسلامي أبيو أمن وأمانك هي للان كسيكي مسلمانات كوان ربط يعني بدولة ونية أفرمي أو دو جورا جاري وسارية أمر لنا أمتي إسلامية وكزنا بيتجاوزك وتعدى لحقيانا بك خواهي جان داوال لي أكين بناوي جوانت بصفتي برزبة اسمي عظم الدرجة كان خير بسر ما نبكروا يا إلهي داوات لي أكين طاعة وعبادة كان من قبولك رجو كان من قبولك يا إلهي لد أبارينا وشواني قدر من بقسمتك يا إلهي لد أبارينا وبرحمته بزي خوت هرشي قناهي كردو ما نخوأ بمن بخشة بخوأ پروردگار أمن نزائم بون برانبر بتو يا إلهي قناهي زور من برس كردو هاوار بور رحمته إهيني يا ربي خويا لمن خوش با خويا لقناهي دايكو باوك من خوش با لقناهي براو خوشكان من خوش با لقناهي خزان ومنال وهاوسر من ببورة يا إلهي لقناهي ما مصوق تابي من ببورة لقناهي خزمك سكر من ببورة لقناهي دراوسة كان من ببورة لقناهي أهل مزقوت من ببورة يا إلهي لقناهي خوشويستكان من ببورة يا إلهي داوان لي أكن بناوي جوانت بصفتي برزة باسمي عظمت هركز ما فيكي بسر ما نوي يا إلهي لقناهي ببورة ما فمان بسر هركسيك وهي خواجان لقناهي ببورة يا إلهي داوان لي أكن بناوي جوانت بصفتي برزة باسمي عظمت درجة كاني خير بسر أمتا بكروا بمان جروا سر قاتش كاني خومن يا رب العالمين خوايا إما جناهاني زور من برسكوتو بهوي جناهي إما ويا إلهي عقوبي أمتك كمان مدو يا إلهي تأخير من مكل النصرة يا رب العالمين خوايا تو خود ساغ مانك تو خود باك مانك رازقو مانك لقل خوتا بنا أقرن بتول نخوشكاني ظلمان يا أكرم الأكرمين خوايا داوان لي أكين برحمته بزي خوت بقوري وكرمي خوت يا إلهي رحمته بزي خوت بسر همو مسلمانان جهانا بباريني يا إلهي رحمته بزي خوت بسر قورستانا كان مانا بباريني خواه داوات لي أكين لأمتي أنبياء بيشو لأمتي خومان هر إيمان داري وصاحب توحيد يا إلهي اسل قوركياتي وتشاور دعائك خيري إيما أكا يا إلهي داوات لي أكين رحمته بزي خوت بسريانا ببارينا يا ربي خواه أو مسلمان بيكساني كزني دعاء بوبكا وإما دعاء بو أكينو يا ربي خواه آرامي بسر قوركان يانا ببارينا يا إلهي داود لي أكين بقوري ورحمتي خوت خويا ضلكان من آرامك مالكان من آرامك ولاءة اجتماع من آرامك أمتي في غمري خواه صلى الله عليه وآله وسلم آرامك يا ربي خويا لو كاتيك الروح من درسي آرام منك خويا لو كاتي بتاقي تنها لقورك تارا بجمان إيضا خويا آرام منك يا إلهي لو كاتي برسيار من لأكري لصاحي محشرة آرام منك يا إلهي داود لي أكين لسر بردي صراط كراء بيرين يا إلهي آرام منك خويا همو آرامي كان بدسي تويا آرامي بسر مانا ببارينا إلهي آرامي بسر مانا ببارينا إلهي آرامي بسر مانا ببارينا خويا داود لي أكين أم مسلمان هريك وقرفتك من هي يا إلهي بخواك الشقنا بين عرزي حالي خوماني بوبكين يا إلهي تنها تومان هي كالقلتا بدوين وبيد بلين يا إلهي داوات لي أكين أومن بحال ومال مال دارك أومن بمنال منالي في عطاك أومن بمنال منالي صالحك يا إلهي أومن قرزار قرزي سرشاني سوك أومن كم رزق حلالي زيادك پروردگارا أومن رزقي سوار درجة كان رزقي بوبكر ويا رب العالمين
يا ربي خويا داوات لي أكين برحمته بزي خود أو من نخوش الشفاء ببنيرة يا ربي خويا أم مسلمان داوات دعاء خيريان لي كردون نخوش هي يا إلهي شفاء ببنيرة يا إلهي داوات لي أكين أو جنجاني توبيان كردو دعاء استقامان دائما داوا كردو خويا استقامان بدا خويا أو شباب وجنجاني هداية الدان لم رمضان استقامان بدره يا ربي خويا أو أفرت برزاني هداية الدان بو حجاب خويا استقامان بدره يا أكرم الأكرمين إلهي داوات لي أكين بناوي جوانت بصفتي برز باسم عظمت بخوا پروردگارا امبرو كاتيكي مجهول وصالحي مجهول أرون يا إلهي تول شواني قدره همو تقديراتي أكي خويا باشترين تقديرات بو إمداني يا أكرم الأكرمين خويا لطاعة دين داري وخوا ناسي مانا باشترين تقدير من بوداني يا إلهي داوات لكن لرزق روزي ما نباشتين تقديرات من بوبك لصحة لشساغي ما نباشتين تقديرات من بوبك يا إلهي داوات لكن بناوي جوان بصفتي برزة باسم عظمت خويا صلاوي أما بقينا في غنبري خويا صلى الله عليه وآله وسلم يا إلهي يكيكنا ومن لخزمت يا بينا يا أكرم الأكرمين خويا اشتياقي ضلي أما بقينا في غنبري خويا صلى الله عليه وسلم يا إلهي داوات لي أكين برحمته بزي خود أو مسلماناني لم مزقوتا سجدي كان بردو بوتو يا إلهي لقناهي همويان ببورا خويا بدرجاي ميجوي أم مزقوتا هر مسلمان خزمتي كي لم مزقوتا كدو خويا لقناهيان ببورا يا إلهي داوات لي أكين بناوي جوانت بصفتي برزة باسم عظمت أم دعانا من لقبولك خويا دعاء كان من لقبولك خويا همو دعائك مانجر رمضان من لقبولك يا إلهي بمانجر لو عبداني كزور مقرب ونزيك لتو يا أكرم الأكرمين خويا لمن راضيبة خويا لمن راضيبة خويا لمن راضيبة آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خويا قول لقناهي من الشيء وجبوري خويا لمن قبولك